بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على خير خلقه سيدنا ونبينا محمد. طبعا لسرت هذا بپێویستی زانم کەوا سوپاسی هەریەک لە زانکۆی هەڵەبجە و ئینستیتوتی ژیان بکەین دەربارەی ئەو کارە پیرۆزەی کەوا پێی هەستاون ئەویشیان خزمەتکردنی سونەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام. بێگومان ڕۆژگاری ئەمڕۆ پێویستی بە زۆر کۆنفرانسی ئەوها هەیە، بە تایبەتی لەبارەی ئەو جۆرە بابەتانەی کەوا شوبهاتی زۆر بڵاوە کرێتەوە. ئێمە ئەوەی لەبەردەستمانە زیاتر وەکو موسڵمان خزمەتکردنی ئەو سەرچاوانن کە دینی ئێمەی تێدا ئەپارێزرێت. بێگومان خەڵکانی ڕۆژئاوا و ئەو خەڵکانەی کەوا با بڵین کۆمەلگای غێرە موسڵمان ئەوانیش لە ڕێگای خۆیانەوە حەسەب بیر و باوەڕ و معتەقەدی خۆیان خزمەت بە بیر و باوەڕی خۆیانەکەن. بێگومان لە ئێمە زیرەکترن لەسەر ئەو بیر و باوەڕە خراپەی لەوانەیە لە هەندێک مەجالی کە دوورە لە ئاین، دوورە لە ئەخلاق و خۆڕەوشتی جوان، ئەوان خزمەتی ئەو جۆرە کارەکانی خۆیانەکەن. بەڵام ئەوەی کەوا پێویستە ئێستا من باسی کەم لە سەرەتا کێشەی ئەو بابەتەی کە من باسێکەم لە ڕاستیدا بەکارهێنانی فەرموودەکانی داهاتوو بۆ ڕووداوێکی سەردەم. خۆی لە ڕاستیدا هەر بابەتێکی ئەکادمی کە دێتە بەرباس یان هەر پەیپەرێکی گچکە ئەوها دێتە بەرباس پێویستە کێشەیەکی سەردەمیانە حەل بکرێت، یعنی تێیدا حەل بکرێت، وەڵامێک بی بۆ پرسیارێک کە لە ئەساسدا پرسیارەکەدا لە ناو کۆمەلگا کێشەی تێدا هەبی. چونکە زۆربەی ئەو توێژینەوانەی بەڕاستیە من باسێک لێرە گوێبیستی بووم، ئەم کێشانە زۆر کۆنن لە ناو ئێمەدا هەنە. هەتا ئێستا چارەسەرێکی بنەبڕیشمان نییە، بیر و باوەڕشمان وایە کە لەوانەیە زۆربەمان تێماندا هەبی لێرە ڕەئی بەرامبەرمان زۆر بەو شێوە قبوڵ نەکەین. ئەگەر کەسێک بڵێ من سونەم قبوڵ نییە، کە من یەکێکم لەوانەی کە سونە لە دوای قورئانی پیرۆز سەرچاوەی دووەمی ئاینی پیرۆزی ئیسلامە و زۆر مناقەشاتمان کردووە لەگەڵ چەندین خەڵکانێکی دەرەوە، بە تایبەتی ئەوانەی کەوا مستەشریقن لە وڵاتی مالیزیا دوو کۆنفرانس کرا هەر لەو بارەیەوە. من یەکێکم لەوانەی کە جوابی یەک لە مستەشریقەکانم داوە چەند فرموودەیەک لێرە ورژێندرا، فعلەن ئەوان دەیکەنە بابەت و بیانوویەک بۆی قسەکانیان بکەن. بابەتەکەی من لەبارەی کێشەکە ئەوەیە زۆربەی زانایان بە تایبەتی زانایانی کۆنیش هەندێک زادەبینین فەرموودەکان ئەو فەرموودانەی کەوا پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام باسی لێوە کردوون لە ڕابردوودا یان بۆ داهاتوودا وا بە شێوازێک دەیڕەخسێنن بۆ خۆیان یان بە شێوازێک باسی لێوە ئەکەن، شێوازەکە لە ئەسڵدا پێم وایە هەڵەیە. بەڕاستی من لە مەناقب ئەبوو حەسەنی عامری حتا لە ئیبانا ئیمامی ئەشعەری ڕەحمەتی خۆیان لێبیتن کاتێک کە دێنە سەر فەرموودەی کە ئومەتی موسڵمانان کە دەڵێ ئومەتی یەهود و نەسڕان یەهودیەکان دابەش بوونیان دەبنە 73 فەرقە و ئومەتی میش دەبێتە ئەوەندە فەرقە، هەمویان لە کتابەکەی خۆیاندا لەو کاتی فەرقەکان دەژمێرن. ژماردنی ئەو فەرقانە لە زەمەنی خۆیاندا مانای پەرخستنی حەدیسەکەیە بۆ داهاتوو. جا لێرە پێویستە موسڵمانان ئاگایان لەو بابەتە لەو حەدیسانە بیتن کە باس لە غەیب ئەکا، باس لە داهاتوو ئەکا، باس لە داستانەکانەکە. جا بەڕاستی من چەند فەقەرەیەکەیە لێرە باسییانەکەم، ئەویشیان مەبەست لە فەرموودەکانی داهاتوو چییە، لەوانەیە وشەی داهاتووم هەڵبژاردووە لە باتی وشەی غەیب، مەبەستێکم هەیە. دووەم حکمی بەکارهێنانیان، ئایا حکمەکانیان چۆنە، چکەن لە ناو چوارچێوەی ئەوانەی کە ئاهلی سونەن بڵێن یان ئەوانەی کەوا لە چوارچێوەی فقهی لە چوارچێوەی ئەو فەرەقی ئیسلامیەکان تێیدا هەیە کەوا بڵێن هەندێکیان ڕەفزی ئەو جۆرە بابەتانە ئەکەن یان ئەو فەرموودانە ئەکەن کە باس لە غەیب و داهاتوو ئەکاتن. ئەوجا دێمە سەر مەرجەکانی پێویستە ئەمە بزانین، هیوادارم بتوانم ئەو بابەتە باسکەم وە گرنگترین دەرەنجامەکانیشی. لە ڕاستیدا ئەمە کێشەیەکە لەو سەردەمەیدا هەیە. من زۆر جا گوێبیستی من بەڕاستی یعنی یەک لەوانەی کەوا گوێبیستی ئەبووین لە داعش، خەڵکی داعش چی بەکاردەهێنا، ڕایەتی سوودیان بۆ خۆ بەکاردەهێنا، دەیان کردە بیانوویەک بۆ ئەوەی ئەو پۆخڵەواتەکەی خۆیان بۆ گەنجانی ئێستا هەڵخەڵەتێنن. ڕایەتی سوود هەروەکو لە چەند فەرموودەیەکدا من 6 حەدیثم بینی ڕاستی دەربارەی ڕایەتی سوود کە باسەکان على ئەساس جێڕدرایتەوە لە پێغەمبەر صلی الله علیه و سلم، بەڵام هەر هەمویان قسە و مەقالێکی تێدایە لە حەدیثەکان.
ئەم حەدیسانە ببووە بە ورد و زیکری ئەو جۆرە کەسانەی کە لە ئەنتەرنێت قسەمان لەگەڵە کردن دەیانگوت ئەوە ئێمە ئەو کەسەین کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام تێیدا باس کردوون. زەمە هەڵەیەکی گەورەیە، هەڵەیەکی منهەجیە. پێویستە ئێمە منهەجمان ڕاستبی لە کاتی قسەکردن دەربارەی ئەو جۆرە فەرمودانە. ئەوەی کەوە پێویستە باسی کەم مەبەستم لە فەرمودەکانی داهاتوو چییە؟ سێ جۆری ئەگریتەوە. ئەوانەی کە بەبەر چاوم کەتونە، ئەو فیتەن کە هەموو جۆرەکانی ئەگریتەوە. مەسەلەی فیتەن چەند تەفسیرێکی بۆ هاتووە، هەروەکو ئیبن حەجەری عەسقەلانی و ئیمامی زەمەخشەری لە فائق باسەکە و ڕاغبی ئەسفەهانی، ئەوانە هەمویان باس لەوەیەکەن کە باسی تاقیکردنەوەیە، تاقیکردنەوە ناخۆشەکان، ئەوانەی کەوا با بڵێن ئەشکەنجە و ئازاری تێدایە. و هەروەها بە مانای جەنجیش دێ، وەکو مەلاحیم، جەنگ و ئاشوبەکان یاخود داستانەکان، و هەروەها بە مانای نیشانەکانی ڕۆژی دوایش، یاخود با بڵێن هەرسێ ئەو فەرمودانە باس لە هەرسی ئەو بابەتانە ئەکات. فەرمودەی داهاتوو ئەو سێ بابەتانە بەخۆوە ئەگریتەوە. لە حکمی بەکارهێنانە بەڕێزان، ئێمە ئەگە بینە سەر مەسەلەی بەکارهێنانی حەدیث یان چۆنیەتی مامەڵەکردن لەگەڵ حەدیثدا، ئەوانەی کەوا هەندێک لە نیشانەکانی ڕۆژی دوایی کە جۆرێکن لە فەرمودەکانی داهاتوو ڕەتەکەنەوە، چەند فڕقێکن. یەک لەوان خەواریج جەهەمیەکان کە ئەوان ئیمانیان بەوەی نییە کە پێغەمبەر عیسی عەلەیهی سەلام دێتە خوارەوە، یان کۆڵی لە یەجوج و مەجوج دەکەن، یان هاتنی دەجال. طبعاً ئەوانە کاتێک کە ئەو شتە ڕەتەکەنەوە مەبەستەکەیان لەسەر ئەساسی و بناغی ئوسولی کارەکانی خۆیانەوە دامەزراوە. واتە ئەوان ئوسولێکیان هەیە کاتێک کە تەعامل لەگە حەدیث ئەکەن یان لەگەڵ ئاینەکەن یان سەرچاوەکانەکەن. جا لەسەر ئەساسی سەرچاوەکانیان ئەمەیان ڕەت کردوتەوە. و بالمقابل کۆمەڵی دووەم ئەمانە قبوڵیانە هەموو ئەو فەرمودانی کە لە پێغەمبەر هاتوو عەلەیهی سەڵات وەسەلام کە باس لە فەرمودەکانی داهاتوو ئەکا و بە هەر سێ جۆرەکانیاوە، بەڵام لە کاتی چەسپاندن و بەکارهێنانیان لە واقعدا یان ڕاوەکردنی یان باسکردنیان جیاوازیان هەیە لە شێوازی باسکردنەکەیان. ئەوەی کەوا من دەمەوێت باسی کەم لە ڕاستیدا کۆمەڵەی با بڵێن کۆمەڵەی دووەمە، هەندێکیان دەڵێن فەرمودەکان وەردەگرین ئەو فەرمودانەی کەوا دێن و دەتوانین لە ڕووداوێکی سەردەم بەکاربێنین، چونکە ئەو بنەمایانەی کەوا ئەو فەرمودانەی کەوا هاتوون وەکو بنەمایە کە بۆیان دابڕێژین بنەماکانیان بریتیە لە فەرمودە، و هەروەها ئەو واقعەی کەوا دەتەوێت فەرمودەکەی لەسەر دابەزێنی و کردداری دابەزان نەکەس، چونکە ئینسان ئەو کردداری دابەزێنی پێویستە هەندێک خاصیت و تایبەتمەندی هەبیتن ئەو کەسایەتیە. جا لەبەر ئەوە جیاوازیان هەیە. کۆمەڵی یەکەم دەڵێن دروستە ئێمە فەرمودەیەک بێنین بۆ بابەتێک یان بۆ ڕووداوێکی سەردەم تەخسیسی کەین بە کات و شوێنەکەیەوە، بەڵام هەندێکی تریان کە قبوڵیانە ئەو بابەتە ڕوئەدا، بەڵام تایبەتمەندی ناکەن ئیلا لە حالاتی زۆر زەڕور نەبی، یعنی زۆر ئاشکرا و زەق نەبیتن. ئەمە کۆمەڵەی دووەمە. چونکە بەڕاستی من هەندێک کتابم خوێندەوە، یەکێکیان باسی ئاثاری ئەوەیە کە فیتەن لە عێراق بەعام باس لەوەیە کە شەڕی کوێت و کاتێک کە عێراق کوێتی داگیر کرد ئەحادیث دێنیتەوە دەیچەسپێنی بۆ حاڵەتە. چەندین خەڵکمان هەیە ئێستا حالیە، من بەڕاستی لە گوێبیست بووم کە لە قەڵازەیەکە هەیە بنەماڵەیەک هەیە دەڵێن مەهدی لە ناو ئێمەیە، لە ئەساسدا ئەوەی ئیدعای مەهدی کرد کە مەهدی یەکێکە لە ئەشراتی ساعات طبعاً کە دێت، ئەو دەڵێ من یەکێکم لەوانە، چکە ئەو حەدیثانەی کەوا هاتوون و وەسفەکانی هەموو دەمندا ئەیە. طبعاً بەکارهێنانی ئەو جۆرە حەدیثانە لەو حالەتێک و کاتێکی دیاری کراودا پێویستی بە منهەجێکی ڕەسەن هەیە، ڕەسین منهەجێک کە لەگەڵ بنەماکانی ئاینی ئیسلام تێک بکاتەوە. طبعاً ئەو منهەجە لە ڕاستیدا علەمایەکان باسییان کردووە، یعنی بەداخەوە کاتێکە لە ئەبوو حەسەنی عامری کاتێکە فڕەقی ئیسلامی دەژمێری، لە کاتێکە فڕەقی ئیسلامیەکان دەژمێری لە ئیعلام بمەناقب الئیسلام 72 فرقە دێنی، دەڵێ ئەوە 72 فرقەیە کە پێغەمبەر باسی کردون عەلەیهی سەڵات وەسەلام لە سەردەمی خۆیدا. ئەی باشە دوای ئەو زەمەنە دوای ئەو فترە حەدیثەکە پەچی کەوت، فڕەقی دی هیچ کاریان بۆ ناکرێ. جا لەبەر ئەوە پێویستە ئێمە بە شێوازێکی منهەجیانە بچینە ناو بابەتەکە. بۆ چوونی یەکەم بەڕای من کە زۆر دروستە، پێویستە ئێمە دەکرێ فەرمودە بەکاربێنین بۆ ڕووداوێکی سەردەم بۆ کاتێکی دیاری کراو، بەڵام ئەوەی کە بەدوا دابێت ئەم مەرجانەی کەوا پێویستە ڕەچاو بکرێت. ئەو مەرجانە یەکەمیان بابەتی بوون لە لێکۆڵینەوە،
بەڕێزان مەسەلەی بابەتی بوون بابەتێکی زۆر گرانە، چونکە تۆ کاتێک کە باسی بابەتی و مەوضوعیەت ئەەکەی دەبی خۆت داشۆرێنی لە هەموو ئەو عاتفەی یان ئەو ئینتیمایی یان ئەو شتەی کەوا لە دەرووندا هەیە وەکو عەطف و سۆز، دەبی وەکو عەقڵێکی مجەڕەد تەعامل لەگە بابەتەکان بکەی. طبعاً ئەوە زۆر زەحمەتە، ئەوەی کەوا پێویستە ئێمە هەموو کاتێک دووپاتی کەینەوە لە هەموو بابەتەکان پێویستە ئێمە بابەتیانە بین، لۆ ئەوەی لە هەڵە دوور بین. ئەمە خاڵێک کە زۆر گرنگە. خاڵی دووەمیان طبعاً ئەوانە هەمویان یەک و فەرموودە و نمونەشم بۆ هێناوتەوە، بەڵام کاتەکە زۆر کەمە، هەمووی نمونەی خۆی هەیە کە باسی یەکەم ئەو مەرجانە. هەوڵ نەدان بۆ ڕەخساندنی ڕووداوێکی دیاری کراو بۆ دابەزاندنی دەقەکان، یعنی بەزەخت وا لە خۆ بکەی وەکو ئەوەی کەوا بێنی واقعێک بینی یان حەدیسەکە لە واقعەکە بوەشێنیەوە بۆ ئەوەی متمانەی خەڵک بەدەست بێنی. چەند فەرمودەیەک و چەند بابەتێک هەیە لە توێژینەوەکە ئینشاءالله ئەگەر هاتوو بڵاو بەوە دەتوانن بیخوێننەوە. و هەروەها دڵنیان نەبوون لە سەلماندنی دەق، ئەمە خاڵێکی زۆر گرنگە بەڕێزان، زیابوونەوەی دەقەکان یان صحیح لە ضعیفەکەی. پێویستە ئێمە یەکەم جا دڵنیابین لەو دەقەیەکەوە دەمانەوێت دایبەزێنین بۆ سەر ڕووداوێک، اینجا بڕیار بدەین ئایا ئەو بۆ ئەو ڕووداوەیان بۆ ئەو ڕووداوە نییە. و هەروەها لێکۆڵینەوە و دڵنیابوون لە ماناکەی، وەکو جەنابی مامۆستا چەند بابەتێکی باس کرد، ئەو شانە لە زمانی عەرەبیدا هەیە، چەند بابەتێکی ئوسوڵی هەیە، چەند یاسا و بنەمایەک هەیە کاتێک کە تەعامل دەگا دەقەکانی قورئانی پیرۆزیان فەرمودەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەکەین. دەبێت و ئەوەش با بڵێن لە کۆتاییدا دەبێت دەق حکم لەسەر واقعێک بدا، یعنی حکم بدا، نەک هەر ئەوها بەڕەهایی بێڵیتەوە. چونکە ئەو کۆمەڵەی دووەم کە باسم کرد پێش ئێستا کاتێک کە تەحەفوزەکەن لەوەی واقعێک یان حەدیسێک بێنین بیکەینە بابەتێک یان بیچەسپێنین بۆ سەر ڕووداوێک، لەبەر ئەو مەسەلەیە دەڵێن نە حەدیسەکان هەموو بە دەقیقی نەهاتوون، بەڵکو بە ڕەهایی هاتوون، ناتوانین ئێمە دەقیق دیاری بکرێ، چونکە ئەمە لە کاتێکدا ئیشی لەسەرەکەین ئەگەر هات و ڕوویدا دەڵێن ئەوە مانای ئیعجازی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کە باسی لە غەیب کردووە. جا لەبەرەوە ئەوان زۆر تەحەفوزەکەن، بەڵام کۆمەڵی یەکەم دەڵێن نەخێر دروستە ئێمە حەدیسێک یاخود حەدیسێک بچەسپێنی بۆ ڕووداوێک بەکاری بێنین، یعنی بڵێن ئەو ڕووداوە لەو حەدیسە باس کراوە، بەڵام بەو مەرجانەی کە ئێستا لەسەر شاشەکە دیارن و بۆ بەڕێزانیشتان باس دەکەم. بەڵام لە کۆتاییدا ئەوەی کە پێویستە بڵێم دەرەنجامەکان ئەوەندەیە، چونکە کاتەکەم هەرهەندەیە، گرنگیدان بە وەلێکۆڵینەوە لە فەرمودەکانی داهاتوو پێویستە بۆ بیر و باوەڕی موسڵمان، ناکرێ ئێمە خۆمان لێ وەلانێن باس لێ ئێمە نەکەین، نەخێر، بەڵکو حکمەتێکی گەلک زۆری هەیە کاتێک کە باس لە فەرمودەکانی یان نیشانەکانی ڕۆژی دوایی ئەکەین، یان باس لە داستانی یان باس لە فتنەیەک ئەکەین کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام سەحابەکان پرسیاریان لێ کردو، ئەویش ڕێگا چارەی بۆ داناون ئەگەر هاتوو فتنەیەکی وا دروست بوو. و هەروەها ئەوە کۆمەڵی دووەمم بە چاکزانی لە ڕاستیدا پێویستە ئێمە ڕەچاوی مەرجەکان بکەین و دەشکرێ بەکاربینین، بەڵام بەو مەرجەی کەەوە ئەو مەرجانەی تازە باس کران کە زانایەکان هەموو لە کتابەکانی خۆیان باسییان کردووە، من تەنها جەمعم کردو لە ڕاستیدا. و خاڵی ئاخیری کە دەرەنجامی ئەوەی ئەگەر هاتوو کەسێک بەهەڵا حەدیسەکەی بەکارهێنا یان بەهەڵە چەسپاندی بەسەر واقعێکدا، ئەوە شتێکی زۆر مەترسیدارە و چەند هەڵەیەکە و چەند شتێکی با بڵێن ڕووداوێکی هەڵەی گەورەی لێ ئەکەوێتەوە لە توێژینەوەکەمدا باسم کردووە. وأقول قولي هذا وأستغفر الله لي ولكم وأصلي وأسلم على سيدنا ونبينا محمد. سپاستان دەکەم.